دەسەڵات لە باشووری کوردستان و لە هەموو جیهانە ناوێ ژنێکی ئازاد دروست بێت لەبەرەوەی دەسەڵات هەمیشە لە ژنی ئازاد دەترسێت. دەزانێت کاتێک کە ژن ئازاد و سەربەخۆ بوو ئەبێتە مەترسیەک بۆ سەر دەسەڵاتە دیکتاتۆر و پیاسەڵارەکان، نەک تەنها بۆ ژنی کورد بەڵکو بۆ هەموو ژنانی جیهان و تەنانەت هەموو پیاوانی جیهانیش ژنی کورد ئێستا بۆتە سیمبولێک و هەموو ژنانی جیهان شانازی پێوە دەکات. و لەبەر ئەوە هیوادارم هەموو ساڵێک ئیتر ئێمە بتوانین مافەکانی خۆمان بەدەست بێنین لە 8 مارسە بە چالاکی جۆرە جۆر وە هەموو کاتێک بەردەوام بین لە خەبات و تێکۆشان و دژی هەموو زوڵم و ستەمێک بوەستینەوە. ژنی کورد بەهێزە، کاتێک کە ئێمە بەهێز بووین، ئەگەر من دایکێکی بەهێز بووم هەر یەکێک لە ئێمە کە دایکێکی بەهێز بووین دەتوانین بێگومان کۆمەڵگایەکی تەندروست پەروەردە بکەین و هەمووشمان دەبێت ڕوبەڕووی ئەو کەسە ئەو پیا و سالارانە بینەوەکە باش هەر یەکێک لە شێوازەکان هێرش دەکەنە سەر ژنان و لەگەڵ ئەوشا دەبێت ئێمە هەمومان هاوڕێکانمان هاوکارانمان ئاگادار بکەینەوە لە کار و خەبات و تێکۆشانی ژنان لە هەر چوارپارچەی کوردستان و لە هەموو جیهانیشدا. هەشتی ماسە ڕۆژی جیهانی ژنە. ئەو ڕۆژەش پیرۆز دەکەم لە ڕێبەری گەلی کورد ڕێبەر ئاپۆ، پیرۆزی دەکەم لە هەموو ژنانی قارەمان لە گەریلەیەکانی سەری چیا پیرۆز دەکەم. هەروەها پیرۆزی دەکەم لە زیندانیانی سیاسی لە بنەماڵی شەهیدان لە کەسوکاری شەهیدان لە داکی شەهیدان پیرۆز دەکەم. هیوادارم ژنان زیاتر بەرەو پێش بڕۆن، ژنان زیاتر بەرەو سەرکەوتن بڕۆن. هەروەها ژنان بکەونە کۆمەڵگەیەکی ئازاد بەدیبێنن. هیوادارم ئینشاڵڵا لێرە بەدواوە ژنان دیفاع لە خۆیان بکەن، دیفاع لە ژیانی خۆیان بکەن، دیفاع لە کۆمەڵگای خۆیان بکەن، دیفاع لە دایکی خۆیان بکەن، بێدەنگ نەبن، قبوڵ نەکەن، لە هیچ دژمنێکی قبوڵ نەکەن. هەرچیەکی کە چەند ساڵە توندوتیژی بەسەر ژناندا دەکرێت ئەو توندوتیژێ بە هیچ شێوازێکدا قبوڵ نەکەن و بێدەنگ نەبن. ئێمە وەکو ژنان لە شەڕش و خەباتی خۆن بەردەوام دەبین، بە ڕێپێوان بێ، بە وتە بێ، بە هەر شێوازێکی ئێمە لە شەڕش و خەباتی خۆن بەردەوام دەبین و ئێمە هەتا سەرکەوتن لە شەڕش و خەباتی خۆن بەردەوام دەبین، هەتا ئینشاڵڵا ئێمە ژن سەر دەکەوین بەو زوانە. ناو بەدیبە عەلیە لە هەشتی مارس بەشدار بووم. سیمینارەکە زۆر بەتوانی بەڕێوەچوو پێشەنگ بوو، ژنان پێدا سەرکەوتوو بوون، دەستخۆشیان لێ یەکەم. هیوادارم هەر ئاوا هەموو ساڵی پێشەنگ بن، دەستیان خۆشبی. گرنگی سیمینارەکە ئەوە بوو ژنان پێشەنگ بن، ئەقڵی پیا و سالاری بۆڕێ بۆ ئەقڵی بەرەو پێش بچین. لە سەدەی 20ەم ژنان و پیاوان هاوکاری یەک بوو لە چنین و ڕستن و لە ئەوەی پیشەسازیدا، بەس ئێستا بەرەو دواوە کەتیە دوو حیزبی دەسەڵات هۆکارن لەوەی ئەگەر ژنان بچەوسێنەوە ژنان دەبی پێشەنگ و سەرکەوتوو بن، پشتیان بەخۆ بەستن. ژنان زۆر شتی پێشەنگ و جوانەکەن، سەرکەوتوونە. بۆ نمونە ئەو شەرفانانە ژنن لە بەرەکانی جەنگن، لە قەندیل و لە شەڕەکان بەشداری ئەەکەن، دەستخۆشیان لێ ئەەکەم، دەستخۆشی لە هەموو ژنانەکەم.